کراس و جلوبەرگ و پۆشاکی 100,000 کچ و ژن لە تابلۆیەکی 4800 مەتریدا لە شەقامێکی قەرەباڵغی شاری سلێمانیدا نمایش دەکرێت. هەر پارچەیەک لەم کراس و پۆشاکانە ئێش و ئازار و ناسۆر و چیرۆکێکی ڕاستەقینەی پڕ لە تراژیدیای ژنان و کچان نیشان دەدەن کە ڕۆژانە لێرە و لەوێ ڕوبەڕووی دەستدرێژی و توندوتیژی جۆرا جۆر بوونەتەوە. پرۆژەکە ناوی مێینەیە، واتە کچان و ژنانیش بەشێکی گەورەی کۆمەڵگان و پێویستە توندوتیژیان بەرامبەر ڕابگیرێت. ئەم پارچانە وەهمینین هەر پارچەیەک لە دەرگای ماڵێک دراوە و لەگەڵ ئافرەتێکا قسە کراوە و پارچەیەک بە ڕزامەندی خۆی بەخشیوێتی پێم تاوەکو بۆ پرۆژەکە بۆ کارە هونەریەکەم بەکاری بهێنم. سەرکەی ئەم جادە ڕێسیترین جادەیە و هەموو خەڵکیەکەی بینێ. کاتە پێویستەکە ئێمە شتەکە بینینە شوێنێ کە شاراوە نەبێت لە چوارچێوەی دیوارێکە نەبێت چونکە خۆی ئازارەکان لە ناو چوارچێوەی دیوارەیە تۆ ببیێنیتە سەر شەقامێکی گشتی و هاوا بکەیت و بۆچی بۆ دادگا چونکە هەموو کەیسەکان هەموو دەنگەکانە برێن بۆ دادگایەک لای بکرێنەوە. نمایشەکە لە ناوڕاستی شارەوە دەستی پێکردووە لە بەردەم دادگای سلێمانی تابلۆکە کۆتایی پێدێت. ئەمەش بەو مانایی گرفت و چارەسەری ژنان و کچان پێویستە بچنەوە بەردەم دادگاکان و لەوێ چارەسەری ڕیشەی و کۆتاییان بۆ بدۆزرێتەوە و بە پێی یاسا چارەسەر بکرێن نەک لە دەرەوەی یاسا و دادگاکان. ئێشتا یاساکان بەپی پێویست گۆڕانکاری بەسەر نەهاتووە. ئێمە هەنێ لە یاساکانمان هەیە لە ساڵی 1959 دەرچووە، هەنێ لە یاساکانمان لە ساڵی 1969 کە ئەکید ئێستا پێویستی بۆ یەکە گۆڕانکاری هەبێ. بەڵام بۆکو پێویست یاسامان هەیە ئەگەر بتوانین جێبەجێ بکرێ، بەڵام ئێمە کێشەمان لە جێبەجێکردنی یاساکان هەیە. ئێش و ئازار و ناسۆر و توندوتیژیەکان لە بەرامبەر کچان و ژنان بە جۆرێکن. ڕەنگە باسکردن و گێڕانەوەیان لە تابلۆ و شاکارێکی وادا کۆتاییان پێ نەهێنرێت گەر چارەسەری کۆتاییان بۆ نەدۆزرێتەوە. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.